بەڵە خۆشویستان ماوەیەکە دەیبینن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە بەشێکی زۆر لە پۆستەرەکانی سەر شەقامەکان دەڵە فیلمێک بەڕێوە فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور ئەگەر هەڵە نەبم تەواوە زەوی سەخت و ئاسمان دوور کە ناوێکی زۆر کوردیە ئەم فیلمە بەرەم هاتووە بە سپۆنسەری میدیایی دەزیای میدیای کورسات ماوەیەکی نمایش دەکرێت بەڵام پێشەوەی باسی فیلمەکە بکەین باسی ناوەڕۆکەکەی کەمێک بکەین کەی نمایش دەکرێت شێوازی بەرەمێنانی با تێزەرەکی پێکەوە ببینین و قسەی زیاترەکەی خۆژیان میتال کردەوە نەخۆشی خستوم دەردەداری کردەوە دەست و بێی ناندیوە لێی بچێت کیشتان نەخواردەوە ڕۆ حەزر کە با سەرەتا گوڵا و پرژێنیان کرد تا ئەو خوێنوسیە لە بەدەنت خارج نوت ئەو دەستە ئارامەوە ناوێت سەر دەستی چەپی نووسرا بوو ئاخ شیرینیان ئەو ڕۆژانەی وەک بە خەمانی کرد بەم کۆڵانە باریکانی ئەو ماڵە سپیادنی ماڵی مەریەمی خاڵکۆ بەخێر بێت دلەکەتان چی لێ کرد؟ کوشتتان؟ زەوی سەخت و ئاسمان دوور ئەو تێزەرە بوو کە بینیتان فیلمێکی سینەمایی تەواو جیاواز ناوەڕۆکی جیاواز و لە بەرواری دەینۆش بێگومان لە سینەما سالم و ڕۆژانی دواتر نمایش دەکرێت اینجا ئێستا کاک ڕێکاربەرزانمان لەگەڵدا یاریدەدەری یەکەمی دەرهێنەر لە فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور کاک ڕێکار بەخێر بی خۆشتمان بینی وابزانام لە بەشێک لەینەکە ئاکتەر بوو کاک ڕێکار زەوی سەخت و ئاسمان دوور ئەم ناوە تۆزە زۆر کوردیە نەک تۆزە زۆر هەنی زۆر کوردیە مەبەستان چییە لەم ئەم ناوە بۆ هەڵبژێدرا زۆر سوپاس سەرتا بەیانیتان باش بۆ ئەم میوانداریە زەوی سەخت و ئاسمان دوور ئیدیۆمێکە لە ئیدیۆمە کوردیەکان کە دەربارەی مەسەڵەن وەسفی کارکتەرێکەکە کە حاڵی زۆر خراپە لە کۆنا لە کوردەواریە ئەگەر یەکێک حاڵی زۆر خراپ وە ئەگەر بڵین حاڵی دەرونی و فیزیکی و هەموو لایەن دەرونیەکانی زۆر خراپ وە ئەو ئەگە پێیان بوودا چۆنی دەی و زەوی سەخت و ئاسمان دوور ینی ئەمەش بەڵێ وەسفی خۆی کردووە لەم لە حاڵی وەسفی حاڵی خۆی کردووە ئەمەش ویسمان فیلمەکەشێک بێ لە دەرباری کارکتەرێکە کە تقریبان هەمان حاڵەتی دەرونی هەیە هەمیش دیوانە شارێکی شاعری گەورەی کورد مارەڤاخایی هەر بە ناوی زەوی سەخت و ئاسمان دوورەوە ئیتر لەم دوو زەوی سەخت و ئاسمان دوور ژانری ئەم فیلمە چییە کاکە ڕێکار ژانری فیلمەکە درامیە جۆرێک لە شعریەتیش لەناو فیلمەکە هەیە تا حدێک نامەوێت بچمە دیتێڵ چکە نامەوێت بەڵام ژانێکی درامیە و تقریبان شعری و درامی تێکەڵە لە شەکە باشە نازم پێشەوەی باسیەوە بکەین چیە بەشدارە تیا ئەکتەرەکان بەشێکمان بینی با باسی ئەکتەرەکان کە اینجا بچینە لۆکیشنی بەرەمێنانی فیلمەکە و شێوازی بەرەمێنانی لەم زیاترین ئەکتەرەکان چێن کە تیا بەشدار لەم کارەیە بە خۆشحاڵیوە کۆمەڵێک ئەکتەری زۆر باش هەم لە هەر چوار پارچەی کوردستان تایە بەشدار بوون لە میشە ئەمەی چێکە لە ویشانەی کە زۆر دڵخۆشکەرە لەو بوارەوە لە بواری بەرەمهێنانەوە ئەکتەری خۆشەویست و ئەزیزی ئەمە لە ڕۆژهەڵات کاک بەختیار پەنجەیی بەشدارە کە ئەکتەرێکی زۆر باش و بەناوبانگە لە ناو خۆ دەرەوەی کوردستانی شاکە براوی چەندین خەڵات و بەشدارە لە دەرەوە و خات و مریەم بوبانی خاتونی ئەزیزی ئەمە بە خۆشحاڵیەوە ئەو شەرفەی ببەخشین کە بەشدار بوو لەگەڵ ئێمەیە کاکە ئەژدەر سازگار و دیمان خان و کۆمەڵێک ئەکتەری زۆر باشی تر لەم میشایە بەشدار باش اینجا بە باسێکی شێوازی بەرەمێنانی فیلمەکە بکەین ئاستەنگەکانی بەرەمێنانی فیلمەکەتان پێمە بە پار ساڵ خەریک بوون تۆزێوزەم کێشەی ساردی و بە فرۆوانشتان توش ئەوانەمان ئاگداری باسێکمان بکە ئاستەنگەکانی بەرەمێنانی ئەم فیلمە چی بوون بەردەڵە دوایەوەی کە
بە خۆشحاڵیەوە کاک هەوراس پێشنیازی بۆ کردین کە فیلمێک دروستەکەن و لەگەڵ کاک ڕۆسکە پرۆدیوسەری کارەکەیە ئێمە بە نزیکی من وەکو یاریدەدەر یەکەمی دەرهێن بە نزیکی 6 مانگ پری پرۆدەکشنمان دەست پێ کرد کە ئەمە تەسەورەکەم دوور درێژترین پری پرۆدەکشن بێ لە فیلمی لەم چەند ساڵی پێشوە کە فیلمی کوردی تا دروستکراوە لەبەرەوەی ئەمە خۆی بدێنێتەوە لە وڵاتەیەمە لە مسروفێمە ئەسڵ فیلم دروستکردن کارێکی زۆر قورسە یعنی بەرهەمهێنانی کۆمەڵە قۆناغی زۆری هەیە مەسە پێویستی بە لەلایانی بەتایبەتی لەلایانی مادیەوە کە زۆر بە قورسی ئەتوانن فیلمێک بەتابەت فیلمێکی درێژ پێویستی بە تەکلیفێکی زۆرە پێویستی بە کاتێکی زۆرە ئێمە شەشپانی پرۆدەکشنەکەی مەصرفێکە بەتاکید 6 مانگ پری پرۆدەکشنمان کرد لەبەروی کە ئەمانویست لۆکیشنەکان زۆر باشی هەڵبژێرین ئەمانویست ئەکتەرەکان زۆر باش بن تەمرین بکەن و هەموو ئەو ڕێکارە پرۆفیشناڵیانی کە ئەبێ فیلمێک پیای تێپەڕێ بۆی کەمترین کەمبوونمان هەبێت لە شەکەیە ئێمە ئەو 6 مانگە و کاتەمان بەوە بەخشی دەدۆزینەوەی لۆکیشنەکان و لە ئەکتەرەکان و ئەوان و پلانماندانا بۆ ئەوی کە بتوانین بە نزیکی 30 ڕۆژ بتوانین وێنەگرتن بکەین 30 ڕۆژی ئێمە کە کەوتینە لە مانگی نزیک بە مانگی 12 تەسویرمان کرد 12 بوو ئێمە دەستمان کرد بە تەسویر 12 هەتاکو و تقریبا 25 31 بەوانەوە ئێمە دەستمان کرد بە تەسویر بە کاتەکانی بۆی کە ڕێستیتیایە و ئۆفیتیایە و باران بوو بەفر بوو هەتاو بوو یعنی شتانێکی زۆرمان بینی بەڵام بە سوود بە فیلمەکە شکایەوە چکە فیلمەکەش پێویستی بەوە بوو کە ئەگەر فیلمەکە ببینن کۆمەڵێک لۆکیشنی زۆری تایە و کۆمەڵێک ئەکتەری تایە و کۆمەڵێک کۆمبارس و مەسە ئێکسترا ئەوانەی خەڵکیی گەورەی یعنی فیلمێکی گەورەیە کە ئەیبینین و کۆمەڵی خەڵکی زۆر لە فیلمەکەیە بەشدارن لۆکیشنەکان زۆرن شوێنەکانمان زۆر بوون کاتی زۆربەی شتەکان کە دروستمان کردەوە لۆکیشنەکان لە چواردەوری سلێمانی و گەرمیان بڵین ناوچەی هەڵەبجە هەموو ئەم ناوچانی کە تقریبا لە باشوور وێنەمان تیا کردو بەڵام بە زۆری لە ناو سلێمانی چواردەوری سلێمانی هەڵەبجە و گەرمیاندا تۆ یاریدەدەری یەکەمی دەرهێنەر بوو لەم فیلمە ئەی چۆن توانیت وەکو ئەکتەرێکیش بەشداری بکەی باسی بکە من لەبەرەوەی کە ئێمە دەرچوو بەشی فیلمسازین لە زانکۆی سلێمانی کاری نواندنیشم کردووە بەڵام زۆر کات هەوڵم ماوە وەکو دەرهێنەر و وەکو یاریدەدەی دەرهێنەر کارەکەم زۆرتر کارکتەرێک هەبوو کە تایە کە حەزەکەم فیلمەکە ببینن کە دەرهێنەر پێشنیازی ئەوەیە کرد کە من ئەو ڕۆڵە ببینم هەرچەندە زۆر قورس بوو بۆ من لەبەرەوەی کە من کارێکی زۆرم هەبوو لە تەنیش کاری یاریدەدەری دەرهێنەر یا ئێمە گروپێک بووین کە گروپی دەرهێنان 4 کەس زین باوەڕکە ئێشتا ئاواش زۆر قورس بوو کە بەڕێوەبردن و مەنیجمنتکردنی ستافێکی زۆری ئاوا دڵنیام کە بەڕێی سانزان کارێکی زۆر ئاسان نییە و بەڕاستی قورسە کارکتەرێک هەبوو کە کاک هەوراس حای کرد لەسەروی کە ئەو ڕۆڵە ببینم و ئەیتر هەوڵم نەوەڵام من لەبەری کە خۆشم پێشتر نواندنم کردووە بەرەو حەز ئاسانتر بوو بۆ من بەڵێ بەس سەر ئەوە بوو کاتەکەی خۆش نەبوو بۆ من یعنی وەساوە بوو تۆزە قورس بوو کە هەم ڕۆڵەکەم بە باشتر ببینم کە ئەمیز هەموو هینی بەمێ مەسەڵەن ڕۆڵەکە پێویستی بە چییە حەقی خۆی بەمێ حەقی خۆی بەمێ و بتوانم لە تەنیشتیا کارەکەم کە من بەسواسەوە من گروپێکی زۆر باشمان لەگەڵا بوو وەکو گروپی دایرێکتر و هەموو ئەو ستافە ئەزیزەی کە لەگەڵمانە بوون بەسواس و لەشیان ساغ و بەڕاستی زۆر بە پرۆفشناڵیشیان کرد و لێرەمە سواسی کاک باوەڕجەمال و خات و شەم و خات و تێشوو بکەم کە لەگەڵ مابوون لە گروپەکەیە و لە گروپی دایرێکتین بەتایبەت زۆر هیلاک بوون و کام بەشەیان بۆ تۆ چێژ بەخشترە لە پشتی کامێراوە ئیتر دەرهێنەری بێ یاریدەدەری یەکەمی دەرهێنەر بێ یان نواندن کامیان بۆ تۆ چێژی زیاترە خۆی قسەیەکی دەرهێنەری گەورە عەباس کیارۆستەمیەڵێ ئێمە و کاتە فیلم سازین کە خەریکی دروستکردنی فیلمێک ئێمە کاچین فیلمێک دروستەکەین یانی ئێمە تەنها چێژی ئێمە لەو شتەیە کە خەریکی دروستکردنی فیلمەکەین
ئەی خەریکیەوەین کە بەرهەمێک دروستەکەین خەیاڵێکە گۆڕین بۆ ڕاستی ئەمە خۆشترین وەکو خۆشی چێژی ئێمە هیلاکەەوە شتێکی ترەکەمان ڕاستی هیلاکە بینوانە بەڵام چێژبینی ئێمە لەو کاتیانە ڕاستی ئەوەی جێ خۆشحاڵەیە چەند ساڵێکە ئاسی بەرهەمێنانی فیلمی کوردی سوپاس بۆ خواڕووی لە زیادبوون کرد و بە کوالەتێکی باشیشەوە باسێکەوەمان بکە لە ڕووی بەرهەمهێنانەوە ئەم فیلمەی کە ئیشەڵا زەوی سەخت و ئاسمان دوورکە لە دەینەوە نمایشەکرێ چ جیاوازێکی هەیە لە ڕووی تەکنیکی دەرهێنانەوە لە چاو فیلمەکانی تراکە پێشووتر بینیمانە بەڵێ بەتاکی دە شتێک کە باسەکە کە لەم چەند ساڵی پێشووترا بەتایبەتی ئەم دە ساڵی کۆتایی شەپۆلێکی بەرهەمهێنانی فیلمی زۆر باش هەیە و زۆربەی مثلەن کروی ناو ئەم فیلمانش هەمووی کروی خۆمانن ناو شارەکانی خۆمانن هەموو کەسانشن کە زۆریان دەرچووی بەشی فیلمسازین لە زانکۆی سلێمانی ئەمە دڵخۆشکەرە جیاوازی ئەم فیلمە کە لەگە فیلمەکانی تا ئەوەی لە ڕووی لە سەرتاوە جیاوازە لە ڕووی سینناریۆ گەڕانەوەی سینناریۆکەشی سینناریۆکی سێ ئاکتی نییە سینناریۆکی لۆنلینیەر و پارەرەڵە ئەمە هەرخۆ جیاوازێکی تایبەتدەیە بە فیلمەکە دوایەوە دەرهێنان لەلایەن کاکەورازەوە کراوە کە دەرهێنەرێکی زۆر باش و بەتوانای ئێمەیە و گەڕانەوەیکی زۆر باشی بۆ کردووە بۆ فیلمەکە وێنەگرتنی لەلایەن سالم سەڵەواتیەوە بۆ کراوە کە هاوڕێ ئەزیزمان کاک سالم کە هەم دەرهێنەرێکی زۆر باش و هەمیش سینماتۆگرافەرێکی زۆر باشە لە ڕۆژهەڵات هەموو ئەم کەسانە و بەڕێوەبەری هونەریشمان بیرمانە چە کاک بەرهەمتایی بە ئەم کۆکراوی ئەم خەڵکە باشانە لەناو ئەم فیلمەیە توانی کە چێژی زیاتر و جوانی زیاتر با بە فیلمەکە و دڵنیام هەر بینەرێک بچێت ئەو چێژی کە خۆی دۆزێتەوە لە شوێنێکا لە چەند سانەیەکی شەکەیە لە کارکتەرێکا خۆی دۆزێتەوە خۆی دۆزێتەوە باشە بەینی هەندێک جار هەندێک ڕکلامەکرێ بۆ هەندێک فیلم ئەڵێ ئەبێ هەموو کەسێک بیبینێ ینی چۆن دەڵێ ئەیکا بە مەرج بەڕاستی زەوی سەخت و ئاسمان دوور مەرج هەموو کەسێک بیبینەوە مەرجە کەس هەموو کەسێک ببینە بە هەموو کوردێک ببینێت پێش هەموو کوردێک ببینێت لەبەروی لەم فیلمەیە ئێمە زۆرترین ئەلمنتەکانی کورد مێژووی شتە مێژوویەکان بەتایبەتی ئێمە لە چەند شتێکی وردەکاری و گرنگە کارمان لەسەر کرد مەسەلەی دەق مەسەلەی چارەسەر مەسەلەی نەخۆشی مەسەلەی زەبرە دەرونیەکانی بەر کارکتەری کورد کەوتووە ئەو شتانی کەوای لە ئێمە کرد کە ئەم کارکتەر بۆچی ئەسڵ بۆچی ئەم کارکتەر نەخۆشە ینی چارەسەرەکان چین و لۆکیشنەکانی کوردستان شوێنێکی زۆر جوانی کوردستان چاندراوە لەم فیلمەیە بەڕاستی و کارکتەری کورد لە نزیکتر و بەخشندەی کارکتەری کورد دەناسی مەسەن کوردێک کورد کە چەند میلەتێک بۆ بە درێژایی مێژووی خۆی هەمومان نەزانین کە چەندێک نەهامەتی و چەرمەسەری بینی و بەڵام لە کۆتایی هەر لێبوردەی هەڵبژاردووە باشی هەڵبژاردووە لە بینەری فیلم لە وڵاتانی ڕۆژاوە کە ساڵانێکی زۆرە سەر و سەودایان لەگەڵ سینەما هەیە لەگەڵ بینەرێکە لە کوردستانە لە ماوە بڵێن 30 ساڵیان 20 ساڵەیە کە سینەما هەبوو دروست بەزان بیستیش نییە کەمترە ئێمە بە بەراورد بە هەندێک ناوچەی ترمان بەڵێ بگومان لە باکووری کوردستان و لە هەندێک شوێن زیاترە ئەڵێ تاکێکی بەڵم بینەرێکی سینەمایی لە وڵاتانی ڕۆژاوە پێویستی بەوە نێ فیلمەکە سپۆیلکەی بۆی هاتە ڕوونیکەیتەوە بووی بەڵام لای خۆمان کوردی خۆمان هەیە سەپی خۆشە لە دەمی تۆ شتێک بزانێ ناڵم شتێک چیرۆکەکەمان پێ بڵە بەڵام کارکتەرێک گێڕانەوەی ژیانی کارکتەرێکە یان دەقێکی مێژووی گرنگی تایبەت بە کووردا شتێکی لەم بابەتە منەمێ هەندێک زانێری لێ دەربێن ئەم فیلمە کاتێکە تۆ چی سری فیلمێکەکەی بەڕاستی ئەوەیە یەک ڕاستە ئێمە لە ڕووی بینینەوە ئەم شتابین بەڵام کەیتە دەرەوە لە فیلمەکە کۆمەڵێک هەست و کۆمەڵێک ئەزمموی ناوی کارکتەر و بیرەوەری و کۆمەڵێک تێکەڵەوێک ئەمەش هەر ئەوەیەکە لە سینەمایە گرنگە تۆ بینەرێکە خەیتە ناو هۆڵێکەوە گڵۆپەکانیشی لێ بژێنیتەوە ئەڵێ سێری ئەمە بکە ئەبێت شانی ئەوەی بینەرەکە و کە شتێکی باشی پێ بڵێ ئەم فیلمە ئەوەی کە بەڕای من بیبینێت باشترە و ئەو متعی کە لە بینینی خۆیان تا من بۆی بجۆرمەوە خۆشترە بەڵام بە شێویشی گشتی ئێمە دەربارەی کارکتەرێک فیلمەکە دەربارەی کارکتەرێکە کە نەخۆشیێکی هەیە پێی ئەڵێن لە دەروون ناسیا پێڵەن PTSD کە زەبری دوای جەنگە کە ئەم کارکتەرە بە دوای چارەسەرە ئاگەڕێ لەناو ئەمە خەتی
بڵێن سەرەکی ئیشەکەی بەڵام ئەوەی تری کۆمەڵێک چیرۆکی تر و کۆمەڵێک ڕووداوی تری سەرنجڕاکێش و گێڕانەوەی سەرنجڕاکێش لە میشە زۆر دڵنیام کە چێژی لێ بینی. زۆر باشە اینجا بەڕاستی مارکتینگێکی زۆر باشیشتان بۆ کرد دەستان خۆش بێ لەبەرەوەی بەڕاستی لە هەمومان پرسیار بوو کە ئامان بینی ئەم پۆستەرە فیلمێک بەڕێوەتر ماوە گەیشتۆنی مارکتینەکە دەستگایەکی وەکو میدیای کورساتە لەگەڵا بێ ئەوە کەم وانێکڕێکڵە بەتاکید منویستم ئاماژە بۆ بم زۆر سپاس بۆ دەستگای میدیای کورسات بەڕاستی زۆر بەباشی هاتنە پێش و ئێمەش هەر سەرسامین بە کارەکانی دەستگای میدیای کورسات وەکو هەموو جارێک کە کورسات کە دەست باتە هەر ئیشێکاوە بە باشی و بە زۆر باشی بە سەرکەوتووی ئیکا بەڕاستی و سپاس بۆ بەشی مارکتینی ئێمەش کە کاگلااو سەرپەرشتیەکە و هیوای سەرکەوتنی بۆ خوازیەوەی زۆر بە باشی و تیمێکن زۆر بە باشی لەگەڵ دەستگای ئەزیزی کورساتە کارەکەن و بەردەوام هەواڵەکان و هەواڵە خۆشەکان کە بە بینەڕڵنکە و چەندێکتر فیلمەکە نمایی شەکرێ و لەکوێ نمایی شەکرێ کە بۆی کە تامەزرۆیی زیاتر بۆ بینەر و چێژەکەیان بۆ بێڵێتەوە تا کاتی دەست خۆشکاکڕێکە بەرزان یاریدەدەری یەکەمی دەرهێنەر لە فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور زۆر سپاس بۆ ئامادەبوون کاکەڕە کارماندوونە بن دەینەوە ئینشەڵڵا لەسەر شاشەی سینەما سالم بینەران ئەتوانن ئامادە بن بۆی ئەم فیلمە ببینن دووبارە زەوی سەخت و ئاسمان دوور یەکێکە لەو فیلمانەی کە هەموو تاکێکی کورد خۆی تابینێتەوە هیوادارین لە دوای دەینەوە ئیتر بتان بینین لە سینەما سالم لەوێ بەشێکی زۆری نەشمان ڕۆژانەی تر خۆشمان لاچێ بناو بەناو بچین لەوێ ئامادە بین ئەکتەرەکان دەبینن دەرهێنەر دەبینن ستافی بەرهەمێنان دەبینن بۆ خۆتان فیلمێکی نوێی کوردی بەم ژانرە تازەیەوە کە بەرەمێنراوە بە باشترین کوالیتی دەبینن هیوادارین تاو کاتەش یعنی پێ لە سینەماکان مەبڕن هەتا بینەر هەبێ فیلمی کوردی ژەر بەردەوامە بێت بە دڵنیایی دووبارە دەستان خۆش دەست خۆش دووبارە بەڵێ ئازیز